لە ڕێگەی کاری دەستیەوە ڕۆژانی سەختی جەنگ و ئاوارەبوون لە بیری خۆیان دەبەنەوە. ئێرە کامپی باریکەیە لە شارۆچکەی عەربەت و گروپێک لە ژنانی ئاوارە هەستاون بە دروستکردنی براندێکی کاری دەست بە ناوی سیستەرهود کۆڵەکشن. ژنانی ئاوارە لێرەدا هەڵدەستن بە دروستکردنی دەستکێش و سابوون و مۆم و لە ئێستاشدا دەستیان کردووە بە دروستکردنی گۆزە. قمنا نشوف كل ما نجي للكامب نشوف هذول النساء يسوون شغل. بینیمان هەر ژنێک دێتە کام خەریکی کاری دەستی دەبێ، هەر لە دوورین و چنین و کاری دەستی ورد کارەکانیان زۆر جوان بوون، نەمان دەتوانی چاوی لێ بپۆشین. ئێمەش ئەو بیرۆکەیەمان بۆ هات کە ئەمە بگۆڕین بۆ کارێک. ئەو بەرهەمانی لێرەدا دروست دەکرێن لەلایەن کڕیارانەوە ئاوڕێکی زۆری لێ دراوەتەوە و بە خێرایی لە بازاڕەکانی عێراق و وڵاتانی دەرەوەشدا نامێنن. فترة الكورونا ما كان في مدارس. لە کاتی کۆرۆنادا قوتابخانەدا خرابوو. بیستم لە سیستەرهود کاڵەکشندا بەشی مۆم هەیە، منیش بەهرەم لە دروستکردنی مۆمدا هەیە. بۆیە پێم خۆش بوو بێم و ناوم تۆمار بکەم کە کارەکانمیان بینی زۆریان بەدڵ بوو. ئەو کەسانی لێرەدا کار دەکەن باز لەوە دەکەن لەگەڵ ئەوەی ئەم کارە سەرچاوەیەکی داهاتە بۆیان لەگەڵیشیدا لە ڕووی دەرونیەوە وایان لێ دەکات بەهێز بن و ڕۆژانی جەنگ و ماڵوێرانیان بیر بچێتەوە. هەستەکەم هەر کەسێک ئەوەی کە لە ناخۆشییا بۆ شەڕی بەس شەڕی بینی و ناخۆشی بینیوە کە دەسەکاتە ناو قۆڕ ئیشی قوڕەکات لەم دنیای نامێنن ئەچن بەو دنیایەکی تر هەموو ناخۆشی و ئەوەی بەسەریان هاتووە بیریانە چێتەوە. يحسون إنه عندهم هدف. هەست دەکەن لە ژیاندا ئامانجێکیان هەیە، هەست دەکەن کە توانای دروستکردنی شتی جوانیان هەیە و دەتوانن خێزانەکانیان و منداڵەکانیان لە ڕێی بەهرە و کارەکانیانەوە پێ بژێنن. لە ئێستادا براندی سیستەرهود کۆڵەکشن لە چەندین شوێنی جیاوازدا بەرهەمەکانیان دەفرۆشن و لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ڕکلام بۆ کاڵەکانیان دەکەن. لە هەوڵیشدان براندەکە دەوڵەمەندتر بکەن و هەستن بە دروستکردنی بەرهەمی زیاتر لە ڕووی جۆر و ژمارەوە. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، کەمپی باریکە.